ئێستا بەیانیەکی زۆر زووە پرۆگرامی تامی سەڕێگە ئەمجارە ئێمە هاتوین سەردانی گوندی شەرەبۆتی گچکەمان کردووە جەوێکی باراناوی و دەنگی کەرەباب و مریشک و بەیانیەکی زۆر خۆشە دەست بە پرۆگرام دەکەم لە ناو گوندی شەرەبۆتی گچکە لەگەڵم بن. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش كاكا حوال باشا. تندرستيش باشا؟ الحمد لله لخوالي زيادة. أو هات مو قند جواني برنامج تايبتي للسلفة. بخير يكم بس توشم بتوش يعني توشي توبو. بخير بس. سيدك يبوس بين الزوي. والله بتمالي شاري بس فرم زاربات نتهاش بخوين. يا أخو والله أو قند مو هذا السودريان باش بي. قال باشا. دبابتي نتاعش. على البرنامج دخين. والله دستكانت خوش بدي بابرك. فرموا. ياخذ دستكانت خوش بيتن أبا أرتاكه. دبي أرتاكه ولا مرة دقري يشيلوا خوت هقرا بس هي كيداني. ورا الريل ورا. ورا كسزوان ورا. أزورا شو باشا ورا ويعني ورا وكنا منيش دبارة ناي برزت. سلاد. كاك سلاد دور بابتي روخو مالو مرات أنا بكنت خوا. قندي يعني أو شتانا. قندو حيوان وتير تارو. وين يتخوا؟ أو دنقة خوشانة. كرباب كازو. أيري بخوا أو إيرا خوش أو مرشتانا ما نمو لي ديارة. وين كنا من كاك سالار. أولادك. كورونا ولا باشا دمي أو مرانا ديار بيتن. أو مرانا ولا. تندرستي باشا. زور باشا. يا ربي هالباش بي. كاك سالار بيم بنظام تتذكي بتيو خريكي. والله بخومان إيشي تاكسي دكينو روزانا دتسينا شاري ودينو. إيشي تاكسي دكي مو روجي دتسي شاري وديوا. بله دتسينا شاري ودينو إيشي تاكسي دكينو ليش؟ إيوان دينو ماريو. لخومان أقدر أخذ ما بقولي زعما دعدنيش نقدر شخصي خوش دكينو. خبر يعني أوش تما زور كيف مبوشتي دم جو زارب اسمه قندي دبي أو برسياري هربكم. بزانم أول قندي ما ها قديم خردبونات زماعات. لا مش ما وش فيشان ما بس تقريبا باشر لشاري زور باشا وش خردبونات سدح عند. والله باسي أو دنيا دكينو باسي دبيني قمي دكان هي دوبيني دكان كلام الثاني دكان. يا ريت كل جواري كان. يا ريت كل جواري كان دكانو. تيجي هي جالك كلام استنا. أديك كلاوين تجاوز لقيت. هذا خوي كلاوين بيرين كلام الثاني. إيه باشا. دوميني وقصي خوشة وسردانة. شوي زستانانيش دريجة أو شتا كردواري أنا خواردني هردقرن لو زستاني دخون. يسعون معي. أستأوزن معي. هم باقسبوا يرزقيني. إيه. هم باقسبوا لي أيام فوتا. خبرات. بيرو شدنيا. بخوي بيرك ما نهول لك عند لون ده هي السلوى لخوالي لا أولي. بيرك تقريبا دوازم تلبوسة سارة. بري فرش وين ده براسي. باشلو باران كم باريا. باران كم باريا. كباران كم باري أو كم بي أو سر عادي كم بي. وين؟ كأوش كم بي. تمشي باران مشد نابتن أبي كم ده بيتن. أنا شون باكسنا. والله باشا خرشي أو جندي بتسيو خريكة. والله زوري بعملاتي وبعيوان بأجل داري. يعني دير أجل داري زياتر لا باختصو أوانا. بري فر. أوان أجل داري بزيادة إيه أجل داري. يا ربي ليش تصامبي؟ عملاتي أو هي تاكي بتيدا بيج مرقي أوانها. زور باشا. كاك سالار دستكان خوش بيتان سپاس دكام سوازا بوتساكت. أو تخواردنا كا. علفي هيلكي. أو خل علفي. علفي هيلكي. علفي هيلكي. خو قال مش معناها. إيه. بس أو علفة باشرة لبو هيلكي. أو علفة باشرة لبو هيلكي. هيلكا كخوش تردبي؟ لا هذا هيلك بهيلكي دين عايزين. بهيلكي دين إيه تيجيش. دي زور باش با هندق ناني عم بدي بوس بيني بخون سام خواردن نامي عن جناني بخون. أنت قاز تدخوا. والله قاز يفكر أنا زيادة كيف بجادي. إيه أولو يكسر سو أولا. يكسر شو رمز لا جادي. دي باي باب بخون. جا بوس بين الزويلي هلو دروم لنا قندي شربوتي قتكا دا حاجيكي جوا ديك خاري قسم له بوبكا قلب باشا
السلام عليكم. كويداجيان كرول ربي بقربان من السما ازدكام تندرسي الباشا باش يا ربي هرباش بي يا ربي خواش فاد ده صدقي ودتي تشندر والله لك ما تيجي كم تسمع ما يعرفون شو اللي يا ابوي تخبر ادري بس بين الزويدتي وا ما تسمع خالد ديش يا زقنا نانش بين تخوارديا كرت اختي نانش بيني بريت دران كاحتي لكن من ايش تنقل الزوا هي خلقوا فيها خلتيرتا بخوي في رخوني مساعة شش الصايمة ايه باجنيا باش زام تصدقي اتو بتسي وخاري خرجي وبندي سيد تخايم أكم مش كاكستي بخير كم أكستي أهو تخبر راسي جاهل وعدي قريم لنا وقندي شربوتي قتكا بظالم لديتي نانا شي سبيني جناحو لو قندا خوشي ناني سبيني خوش خاتشي قندي او ايرا دري او يا اجل وشتي ليا اي والله او زي مرمالاتيا قندا شي ما شاء الله عندك قوريه بناوكينيا كناي شربوتي قتكا او دنگا خوشانا بخوای بيانيان زو هستي يعني دبي جدلة ودنگانه بيتن نقدرن درنگ هستي يكسر نروان بيتن هيت زوكا خوش نامينه روجا كتمولي درواتن السلام عليكم كويدال جام باشي احوال باشا خوش بيا خوش سيدورنا دري او قندلو او هاتسولا كاس لين سرما كرة أنبوس بين زوي هاتي من نم قصر ما أنقو خرجي قرآني وش زانشت باو بارام بما كرة بخوي لكن مش باو بايرام خو قابلة مش لا أما لقارش كناتنا بخير بين سرت زستان يعني سرما وصولة وباو باران ونيا أريبا أودر مر عيبان أودر كان زيك هواريت لا لا سرما لونا بيكو دريام كي روج روبيا كم داري كده من دارا كان عذر مر داريان كان داري الناسي لونا والله نازم دارين سرما ما كنت زها عم داريا كده من جوز هذا كوسير رجال الجورينا خو براسي والله ويا جناح ونيا بس قالت على بيشك ده فرم بسين داني شيء كل والله أجر بيتان خوش دم أكله بين خوش دور والله بيشم خوشة عندهم بيه خوشة دور ورا أي ما شاء الله أو حوشة خوشة كوي باشي كرة والله دوقي تجراد وسط مطابقتي دوري ولا تداك دوري بزام كوي أو حوشة خوشة أو قلشة وبوي بس هيسي قولي فيونا ما قلشي زور زانا هبان بوس في مور دوري ولا بزام ولا أو لكن أو قرد زوانا راوست بزام كوي واشو باشي ناوتيا عبد الرحمن عبد الرحمن ونيت خو بخوای سامبوی بخاطی گوندی سمنا زوزو هر دستم با گوندی و دیم ناو گوندی ناود عبد الرحمن دست سفسندی سبتان زیره چی آه یا ربی لش الساق بیتن زام سمنا زو هر دستی سن هر دستی شش وعاف يعني ما براستي اقدر درن كاستي هشلا ربي ما شاء الله اللي بيتن والله نيا دست خوش بيتن زوها باش اج شان زو دنوي سن دنوي هشت يعني هج دنوي والله خرچی گوندی زور تندرست بخواي ونيت خوا نجي أنا خوشي لو قرآني من بس نخوش داري بس نخوشن يعني هيش تنقابس بيننا لا ما خلينيش مرنا قرتيها خاب اخنا نتكرد بني قلت أنا مكرديها بس انا قرمش مان هي أنا قرمش أنا كان خوشت خو ها يعني خماس شمان هي ما أستيش هيك هي اي كان خوشت خو دور لك اي ما شاء الله بو خوايت شيك مهر مارتي لقندي او مار خاوين وباوينا ريكو بيكا والله بياور حزيلي بلا قندي دانشته أو السلام عليكم. السلام خير. يا ربي يرقاو دامي صوبة شبيكر قوتي بابا قرمي دانيش السرمايا. شي بيتم؟ قوريها؟ والله يكتم هي على قد القرآن. نايس. سلامة بيا أخوة دوري لك ليش تدخيني؟ لا السلف ساوية 6 سنة يا. 6 سنة أي عفوا. يا ربي درس.
اتوري ولد بخولك نم دانشا دانا ديشم دا دوري انا سمنا كله عازر كام سي والله بعد قسام كذا زنانه تشبيكو حاضر يا دحين خبر خير بس يا ربي سلناي برزت سمنا ريزان خان بري او خرتي او قندي همي او حقصه خوشو ميوان دوستو انا والله ما كداك بان ويا همونا انا والله داكم ويا اتو بداك دات يعني اما هم خشكا كان ما صلا بينزين هم بينز بداكم داتي داكم قصي قال خوش اي والله خو ما ان شاء الله اري والله ما باب الشمع ربي تمن يا دريش بيتن يا خوالي تانستيني باش بابيم بزابط الروجانه تذكي بس يو خريكي والله خرتي نعماره مش نعماره دكمو ايه داس ما باختسيو استان هي لباخ ولا باختسان هي بياز وشتيتيني داخل وشتيتيني عاختي باقله وشتينا باقله وشتسان ديا ايه زور باش يعني بخوي استفصلي هيزني كبر هما كيهبي هيزني بس ها زاري بار الهدف ها كوارجيا كاين انا وقتي كوارجيا زور باشا ايه نظام ساعات سندنون سنهر دصن سبينا والله ما هي من دارنا سعاد نوا شاج ناني مغربي لها وشي تسوى قدر رجعنا قمي وعن وشتنها بنا هتا هشت خورانا غرن واتي هاتي مويرا من لولا ما دي مويرا عن خيالك هاتي هرسيت يا خوبا قريب خوي زودانا سبناج ما شاء الله زوهر سعاد نام طابيت انقول بخوش تنزو زوهر دستا من بخوش زوهر زوهر دستا يكسر ودور روجنا بيدو بيري سعاد نو هستاي ما دونيش هشت هستاي مرسير هذا كوكتيل وقيدنا بيبدا مراه اشتاع الزوا ونيت هذا اشتاع كتير والله شي قلت هنصار بنجي هنخوشا والله ايه دلهم باس بزام سبينا وشي زوزو هردست يكم ايش تصدقي والله هاتي نيجا كم كردو هاويريا كم نانيا كم ناني مغازي هم روجنا عندك هم روجنا كم يعني ما فرني لينيا هم روجنا عندي غيرم دك هم روجنا عندي غيرم كم باودا كم بطش دو ندي كم نام منزري دك ايه از هم سبيناش تتعقل نارم دك دقاستوكا يا ربي لاش تصاغبي ربي دست خوش بيتن والله كاباني بالقران والله هم سبينا عندك مريم ربي قلب الصاغ بيتن ازام بيكونانش سبينا عازر لكين بيكو عازر لكين نايتيا كتاكل ناي ما مسبب بابيري ناي لنا بس هم دارين قصدي والله ما مزيش هم خوشة أو نابدس شي ذكيته خوشني خزرنا إلنا برحمة بها ودا بنا عزيز راسه ما دام برحمة ما دام بيت خوش نبو لو نعود لنا والله هرتسان دي قوت مكابرة بيا كم قوت قدنا كم هذا بخزر تعزي لي بها إلا بنا دات شماي لكن قوت شي ما نعمل لينك إني تخاط قيدة بيا كم داتين ما بابا بسمر ايوه دقيناك ربي دست خوش بيت مادام او هاد قوت يا بس ما مزيج والله زور خوش لا بيب خوش هذا عذر دا بنا عم بقول قلت بس ناوش بانجي دكا منها قزي قزو بيدي قزو يعني قزي لا قزق هذا يريد قزق اي والله قزن جي خوشه بس بخا ما مزيج زور خوشه دبعش اما جنانا كيس بيني اعماده دكي نا ايش بين خوش دخل لجندي ان شاء الله عاد نقول تمنعك عازرك ما نقول بدان أو بياي مالكش هاتوا يا خو بخير بي وكاكا سلامت بي يا خو أزول أهلكنا من دانشي بخون بما صعب مال تندرستي باشا ميوانا شنا واخذ بندي بمان بودي سلامت بي يا خو وش بياخذ بعدا بنشين تندرستي شد باشا إن شاء الله الحمد لله نايب رزق شيرزاد كاك شيرزاد مري زور سپاس لبو میوان داریتان بخير مساء پێم خۆشە بزانم ئەتو چ دەکەی بەچیەوە خەریکی والله خەرشی ئاژەڵداری و باخچە شتانی دێ ڕەبی لە ش ساڵیتن ڕۆژانە خەریکی ئاژەڵداری بەێ باشە خەرچی گوندی بەعام خەریکی ئاژەڵداریە بەێ باشە لەو گوندەی چەند ماڵ هەیە ئەگەر بزانی والله تقریبا هەفتا مارە دەی زۆر باشە زۆر دوورە لە شارەبۆتی گەورە ناوەڵە تقریبا بە پێیان 20 دقیقە ڕێ دوورە بە سارش 3 دقیقە 4 دقیقە ئەوەندێ دەی زۆر باشە ئەو گوندە مزگەوتی لێیە مەکتەبی لێیە بەێ مزگەوتمان هەیە مەکتەبمان هەیە لە ئەدی خەستەخانە خەستەخانەمان نییە ئەدی چ دەکەنە مەسەرەن خوانەکە وڵا یادە بچینە کەس نزانام بچینە کەنزان تەقمە نیچکە لە ئەوەی ینی لۆمە بزڵبت کەس نەزان ئەو گوندە زۆر دوور نییە لە هەولێری ئەوەی زۆر خۆشە یعنی ئەگەر پێویستیەکتان هەبیتن بەێ بە چارێکە 20 دقیقە دەچێ هەولێری بەرێ دەی زۆر باش یاڕبی لە ش ساڵ بیتن یاڕبی ئەو ڕۆهاتی میوانی گۆ بووینانە خۆشتان دەکەم بخۆن سەر چاوم دێ خۆدەستان خۆش بیتن ئیشەکان زۆر گەورە کرد بەخوای پێویستی بەو ئەزیەتێنێ دەکرد یا خۆ دەستت خۆش بیتن ماسەکەژی بە خۆت دەکەی ڕێزان خان
ئایت خواتچەند خۆشەمووی هەر خۆمانێ ڕەبی دەستت خۆش بێ قەلبت ساغ بیتن باهیل کەچش بین مەک نەخەر نانی گەرمیشی کردێت خوا داکردنایەتن دەبا بێ بێ لەکنە مندا نیشتن ئەو لەوانەیە ئەو چێشتە نانی پێ برێن بەس ئەمە بەس بێنێ زوو زوو هاتیمە دەرێ بەس دەوە ڕێزان خە زۆر لەکنە من دانیشە ئێ من دەخۆمە تو لەکنە من دانیشە ڕەبی دەستەکان خۆش بیتن دەبی عەفوم بکەی ئەزیێتیشم دای بەو سبەینەی واللهی ڕێزان خەم بریات زیرانی تو بوومە ئەوڵی بریاوە بە ئەزەبانە ئەخۆش بێ با خراپ والله توش هاتی هەولێرێ گلەی بێگەنە هاتێ باشە والله زەڕەقەمی خۆمتان دەدەمە ئیشاڵڵە بەخێر بێسەر هەردوو چاوانم گەلە مەمنون دەستەکان خۆش بیتن هێلکە لە ڕوونی کردیە لۆمان و ماستە خۆشت کردیا دەستەکان خۆش بیتن جا خۆشەویستان منانەکەی دەخۆم و بەردەوام دەم لە پرۆگرام خۆشەویستان ئێستا من لەلای ڕێزان خام بووم کە هەروەکو باسی کرد پێم گوت ئەتو ڕێزان خان لۆ ئەوها قسە خۆشی گوتی ئەمن بەداک و بابی خۆم چویمە ئەوجا ئێستا هاتیمەکن بابی ڕێزان خانی مختاری گوندی بووینە هەندێک قسەمان لە بۆ بکات دەربارەی گوندەکە و ژیانی خۆیان سەلام عەلەیکۆم باش مامە ژیان تەندروستیت باشە؟ واللهی قسەکەت تەواو واللهی ئەمنیش باشم ئەلحەمدولیلا ئەتو باشی؟ والله من باشم بەڕێگەریان نازانم ئاخر مەبەست و چییە و چوو پێ دەوێتن چەند مار لەو گوندەی هەیە ئەو گوندە بە چیەوە خەریکن بزانم ها ژیانی گوند نیشان بدەین پیدایەتی ئەمن بە فکرم دێ 6 ساعت پێشی ئەلعان 14 مار بوو 14 مار بوو 14 مار بوو بە ئێرە بە شەرە بۆ سەرەوە بە کراوڕشی بە هەر سێ گوندان 14 مار بە هەر سێ گوندان 14 مار بوو ئێرە 150 مارە باشە وێ بێژگە لەوانیش بێزگە لەوانی هاتە گوندەکە زۆر گەورە بووە گەورە بووە بارامەکە ئەوەی بۆ لە چووچە دەرێ یعنی ئەوژە ئەو ڕێیانە کە مەسەلا ئەم 3 جار هینایتم جارێک 2 جار قالت بلێ هینای ئەو گرتیەوەم قاوەتەکە جارێک ئەحمەد کونە فروشەی گرتیەوە ئەو ئەشە لەبیلا ئەو ڕێی ناگوندی لادا لۆ ئەو بەری لۆ شەرە بۆ سەر و کراوڕەشی لاندا لە ناگوندی لاندا لە بە مندا ئاروشتی و حیوانی و ڕێیان نۆکردنەوە و دژیان نۆکردن دوو دژە ئەو دەسەی گوندیشیان ئیشەکی باشە ئاێوەڵاو ئەحمەد کونە فروشەی باشە دەمێ بزانم ئیشی کرد لەو گوندەی چ عەشیرەتە چی لێیە زێر بەجینە هەمووی چنە هەموو زێر بەجی عاشرەتی زێر بەجی هەمووی ژێر بەگەن بەێ زێر بەک بەس ئەو عاشیرەتەی لێ بەێ هەمووی کۆمپلیت هەمویان باشندەوەکە کەتینا ئەیب نەبینە کۆیتە هەموو زێر بەجیە باش ئەوکو باسی کرد لە کۆنەوە ئەو گوندە 14 مار بۆ ئێستا ئەوها گەورە بووە مەکتەبی لێیە خەستەخانەی لێیە ئیمپیدای لێیانوەتێ ئەو مەکتەبی هەردووکم میلایە زمانی عیشعەتۆ ملی تەربیە بوو باشە ئەوەی کردمە وەزیری گوتی هەڵوەڵا ڕاویشەکان کرد خلاشیان کردو الان 1600 متەوەسیتە لێرە خلاسەکە ئەو دەدەچی بە جامیعەت دەڕوات زۆر باشە هەتا 6 ثانەوی تێدایە 6 ثانەوی تێدایە زۆر باشە دوو دەوامیشی لێ گوندەکی گەورەیە و خەڵکەکە بە ئاژەڵداری خەریکەوە بۆتی سەبەر ئەم متەوەسیتان هەموو دێت ئێرانە کراوڕژ دێت ئێرانە زۆر دوور نینە لە یەک نانە دوور نینە هەموو دێتە ئێرانە لۆ دەستێ لۆ خوێندێ دەستیان خۆش مەکتەبەکی زۆر باشە هەموو مەسەلا دکتۆری لێ پێیا بووە مامۆستای لێ پێیا بووە معلیمی لێ پێیا بووە ئەو سێ گوندا یعنی ئەمن مەمنونی ئەو خوای مەغ ئەو شەم لۆ کردینە ئەرۆڵە ئیشە گەلێک باشەوە هەرچەند تەڵەبەی تێدا بخینی و دەربچی خێرەی گەورەیە بەێ وەکو ئارامەکە و لۆ ملێتیوە باشە پێشتر مختارە و گوندەی بووە تۆ بەرێ من لە مێژە من ئەمرم لە 14 ساری بووم لە مختاری و گوندەیمە ئەلان کوڕەکەم لەژێ خۆدانات لە ئەوەیە کوڕەکە دیشەکان دەکات خادی مەلا لە مژگەفتێ
او من الشيء خدانا شو ممكن وريه مدير عامي وانا قلت ما او جاني شاي بە کەیف خۆت بە خۆت باشتر دەزانێت. قلت بس بحث هي بوينا كيسن قلت ما هرشتك بوينا كلا بخبري من بالله تلفون نوم كان بالتلفون خشان لك باشە پێشتری ئەتو بابیش مختار بوو یان یەکسەر بە خۆت بابشم هم ولا ما بني باب لجي بابي جاني شيء ئەو مختار پشتاپش دۆ تامایتەوە. اللي والله اخر اما فرق با كرة امور راجي باب نبخل من شي قندينا كزياد دقه من داري خون فرق بينك بالضبط حتما دەبی کەسێکی باش بوو بلوێ و ئیشە هەرمایتەوە لە بۆتان نەدەما كرم حمو ايشكم بينك لا حمو دواجي حكومي حتى لسوم بقرايش حمو ايشكم بينك لا عربي خزمەتێکی باشی و گوندت کرد لا عربي لا بس شو احوش بس شنات لا انجليزي لا خواي بزياد بي حتى شاشي اول شيء مخرجه لا معمل امي شەشی ثانەوی شەشی ئیبتیدایی ئەو شەشی ئیبتیدایی ئەو کاتی بە شەشی ثانەوی ئێستا هەبوو وەنیەت خوا بري والله زعلشي هيني علمي هيني كائع العمل نشكر نارم ئەخ ئەو کاتیش خوێندن بوو خوێندن هەبوو شێگەیشتنی هەبوو مەزمیەتی هەبوو ئینساف هەبوو لەکن هەمووی مامۆستا لەکن تەلەبەرێک و بەری مامۆستا تایە لێ دەکرد مامۆستا کوڕم وەرە یان تەڵەبە لە بازاڕی مامۆستای بەدیسپای خۆی دەشار دێگۆنێک و بمبینی سبێنێ برێت دەکرد لە بازار مامۆستا ئەوها قەدری هەبوو شانە هەمووی شەک تەربیەت بوو تەربیەت کەس مامی هەموو تەربیەت ئەتۆ ئەگەر تەربیەتەکە لە بن دەسێدا و باب وەرنەگرت بچم وڵی لە وەرامەی وەرناگری ئەگەر لە بن دەسێوان وەرنەگرت بچێت باشە ئەدی ئەو گوندە تەمەنی چەندە چەند ساڵە و گوندە هەیە ئەو گوندە گرانی گەورەی دیستیە تقریبا 45 سال پێشی گرانیەدی بووە گرانی گەورە کەنجێ گرانی گەورە لە هەزار چاردە بووە شتێکی ئەوها بووە 14 بۆ شتێکی ئەوها بووە زەنجی جیهانی حتا زەنجی جیهانی دۆمیشی سان ڕووسێ بەسەدا هەتا ئەو هەری دەیگرت هەتا هەری لە ڕووسێ گۆچاگرتی ئەووا بمان دەیان گێڕاوە مامەکەم گەورە بوو دەیان گێڕاوە هەتا وێندەری مەلا فتوایاندا هەموو چن لۆ قەزایە ئەو 1940 1940 بۆ شتێکی ئەوها بووە یەکەم دومیش دیسان هەر هاتەوە هەتا وێندەری هاتەوە ئەو جارێ چوونە دوێ هەتا بردیانە دەحدودی عەزەمەرانیان کرد نایانێشەوە تاوا مامە گیان دەستەکان خۆشبی زانیاری گەلە زۆرت پێ گەلە باشت پێ هەرچەندی دانیشن قسەی لەسەر بکەین تەواو نابێتە گەلە مەمنونی تومە سپاست دەکەم چاوت خۆش ئەمن خەرچی هەولێرێمە وەڵڵا ئەرێ وەڵڵا سورتیمە ئەرێ وەڵڵا لۆ شوشي باش الدنيا ولاكش ملا عليوان تبقى ماما هاي خد الدنيا عشيرتك قورين وزورينو كاكا باشي خير وخشم تندرستي باشا خير ويسات سلامت بياخد صوتان خوش بيتن ناوی بەڕێزت کاک محێدین بەڵێ ناوەشی قورسە ونێت خوا بەێ وڵا ناوی سەردەمەینەوە بەس قەینە ناوەکی ناخۆش نییە تەندروستیشت باشە ئیشاءالله الحەمدولله ئیشاءالله زۆر باش بی کاک محێدین ئەوە چ دەکەی دەچێن دەرئەتوو واللهی دەچمەنە لای بازار ئیشاءالله تاقیبی سیاری دەکەم دێنە دوون دەچمە لای بازار ئیشاءالله لۆچێ بازارێ واللهی هەندێک ئیشم هەیە لە بازار هەندێک ئیش هەیە ئەدی چ دەکەی بەچێەوە خەریکی والله خەریکی نەمامگەیمە ئیشی نەمامگەی دەکەم ئیشی نەماماتە گوڵ و باخ نەمامگەکەوازم تازە بەکەندا هاتینە بەس نەتانزانی منە ئەوەی درۆپەی هەر لا دەدەی لۆ ئێرە هەندێک داروباری لێ ئەوێەوە ئەوێ ئیتۆ ڕۆژانە دەچی سەردانی دەکەی یان ڕۆژان دەچەوە بەتەئەکید ڕۆژانە دەبی لێوێ بین ئاگات لە گوڵەکە زۆرە گوڵاکت هەیە گوڵەکان لە چێن دەردێ وڵی زیاتر ئەمە ئیشی داری دەکەین یعنی داری بەردار جۆرەکان بابرێن هەنار چەند جۆرەکمانەیە هەنجیر مێو چەند زۆر زیاتر داری بەری وڵی هەنار جۆرەکانی زۆرە یعنی ئێستا ماشەڵڵا هەناری ئەمریکیمان هەیە بەس باشترین هەنار لە هەموو دنیای هەناری ساڵەخانیە هەڵەبجا هەناری ئەمریکیە
هەناری خۆمان ئاژ یعنی هەناری هەڵەبجە یەکێکە لەو دارانەی کە لە هەموو دنیاە یەکێکە لە لە باشترینەکان باشترینەکانی دنیای هەناری هەڵەبجە ئەنی ساڵانە بەخۆم دەچم لە هەڵەبجەی قەڵەمی دەینم ئەنی زۆرترین فرۆش لەسەر هەناری هەڵەبجەیە ئێستا پەیدا بۆ شتی دیکە و هەناری فەڕەنسیە و ئەوە چیا شتیوان نییە باشترین هەنار لە هەموو دنیای هەناری هەڵەبجەیە کە هەرزانترین نرخیشی هەیە ئێستا زۆریش هەرزانە چکە زۆرە خەرک زۆر ئەم بەخۆم ساڵانە بە هزار چەند هزار قەڵەمەشی دەسیین هیچ مەسرفەچی ناستی لێ هەرزان دەفرۆشی وەیە ئەدی ئی هەنجیری ئێ هەنجیر کام ناوت زۆر باشە هەنجیر لێرە لە هەولێرێ هەنجیری شەرەبۆت ئەو گوندەیما بەناوبانگە بەس ماشەڵڵا ئاو نەما لێ هەنجیری ئاو کە نەما ئێستا بەخۆم دوو باخچەم هەبوو هەردووشی ئیشک بوو بیرم هەبوو بیرەکەم میشک بوو کارێ زمان هەبوو ایشک بوو بەس ئیدی کە هەنجیری ئاکرێمان هەیە هەنجیری هەڵشۆمان هەیە هەنجیریت کە ئێستا هەنجیری قەرەعسەن و تەختەقمان هەیە هەنجیری ئیتالی دووبەر هاتیە هەنجیرێکی هەر زۆر ناوازەیە ڕەشە ینی 2000 بەری دەگری جارەچەند لە مانجی 6 جارێکی دیکەش دێ تقریبا لەگەر هەنجیری لە مانجی 8 پێ ڕادەگاتەوە هەنجیرەکە نەوعیان زۆرە هەنجیری ئێستا هەم لەو نەمامگە گچکەی خۆم 13 نەوعم هەیە هەر تەمەشا دەکەی بە نەمامگەش ناچی لەوێ 13 نەوعم هەیە جەگەربەی خڕیکەیەوە هەنجیری لەوانەیە سەدان نەوع هەنجیر هەبی زۆر وەیە باشە ئەوە هەنار و هەنجیر شتە دیکە هەیە مێو ترێ مێو ترێ ترێ عنی بابرێن ترێی یاقوتی هەیە ئێستا ڕەشە درێژە یاقوتی پێدەکە ترێ دیکە هەیە دەنچی خڕە سعودیە ینی زۆر ترێ نەوعەکان زۆر نێسام بەخۆم لە نەمامگەی هەش نەوەم هەیە ترێ هەش جۆرم هەیە هەنجیر 13 جۆرم هەیە هەنار 6 جۆرم هەیە ئەوانی دیکە ژەوجێ دێتەوە سەردارەکان کە ئەوێ ئەنواع دارمان هێن ئەنواع زۆر دارسان هەیە وڵاهی ئەوە زانیارێکی زۆر باش بۆ گۆتت ڕۆژانە دەچم لێ خزمەتی دارەکان دەکەی و ئاگاد لێیانە و خەرچی ئەو گوندەی بەعام خەریکی ئاژەڵداری بەتەکید خەریکی ئاژەڵدارێ یاتەلوێ ئێستا باخ و باخاتی ناکەن چکە ئاوکەمە بخۆی ئەنی هەموو ئاژەڵدارەکانش هەمووی باخچەی هەبوو چکە ئێستامە لەو گوندەی هەمومان کە سوکاریەکی نانی هەمومان نەوەی یەک پیاوینە لێرە لەو گوندەی زۆریشمان کەتیتە دەرێ بابرێن دەوروبەری هەولێرێ لەوانەیە بە هەمومان دەبینە 150 مار زیاتر ینی ئێستا لێرە چەند مار هەیە حدودی 90 ماریە هەشتا لۆ 90 بزەبت نازانم برێم ئێستا 90یان هەشتایە بەس هەشتا لۆ 90 ماریە گوندێکی ئاوەدانە ماشەڵڵا خەڵکەکەی زۆر قسە خۆش زۆر میوان دۆسن ینی هەر هاتم ماشەڵڵا زۆر قسە خۆشە خۆی گوندایەتی عادەتە نەوها بووە چکە گوندەکان ینی لانکەی شۆڕشی بوونا کاتی خۆی ینی پێشمەرگە دەهات لێرە دەماوە لە هەنارەی لە چار دەورەی لە خۆشناوەتی نەیدەتانی بستە ناوجێ قەرەبار و شارەکان هەر لەو منتیقانە دەماوە ئەو خەرکەکەش هەر بەخۆشی خەرکەی باش و ینی بێمشکیلەیە خەرکەی میوان دۆستین الحەمدولله ئەو تازش باسم کرد گوتم خەرچی گوندی ئێستا من هاتم لە ماڵەکی لێرە نانم خوارد بەڕاستی لە شاری ئەتو ناتانی یەکێک بێ لە دەرکەتیدا دەرکەتی لێ بکەیەوە ئەو دڵنیاییە نییە لە شاری بەس لە گوندەکان هەیە بەڕاستی زۆر ڕاست نا گوندەکان تقریبن هەر ئەو سیمای قدیمیان هەر پێوەمە بابرێ سیمای ساری هەشتایەکان و هەفتایەکان ئەوەی هەر پێوەمە ئێستا میوان دۆستیان یەکێک دێ غەریبە بابرێ کەس نایناسی دێتە مزگەفتێ ئەنەگە بزانین کەس نایناسی یەکسەر دەرێن کاکە بە فەرمو ئەو دەرێ فەرمو ئەو دەرێ فەرمو عنی ئەوە هەرمایە لە گوندەکان لەخوای زۆر ڕاستە کاک محێدین دەستەکان خۆش بیتن زۆر سپاس دەکەم گۆ دەکەین کە گوندیمەتان بەسەر کردەوە شەرەوەتی یاخۆ بەخێرێن سەرچاوان زۆر مەمنون سپاس دەکەم خوا حافیز هەر لە ناو گوندەی لەخوای بە زیاد بێ جارە جەماعەتێکمان دیت بزانە قسەمان لە بۆ ناکەن هەمووش ڕێی خۆیان لەو لای کرد لۆتش ناکنەما سەلام عەلەیکوم گوتم بازوو سەلامی بکەمەوە کەس نەڕواتن باشن ئەحواڵتان باشە تەندروستیتان باشە وەڵڵاهی ئەمن باشم ئەتوکوی ئاهازەمەدانیت بەستایە ها ئاخایانی کوی باش سلامەتی کوی جەماعەت هەموو باشن دەوەرە تخوا مەڕۆ قسە مالۆمە کە بەس مەڕۆ هەر ئاوریشیمان لێ ناداتەوە ئەوە کۆها پێکەوە خڕبووینەوە بێژین بە پاش باران تخوا بەڕاستی لێ هەڵە خوددان خڕبووینەوە
ئەگەنا بەچ خەریکن چ دەکەن والله خرجني خرج أجل دارينا خەریکی ئاژەڵدارینە هەموو دۆست و برادرن خەرچی ئەو گوندەینەوە وەنیە والله هم كسكاري يكترين هەموو کەس و کاری یەکترین ئەوانە چی چوونە ئەو گەنجانە أمو زاني ئەزە ئەچ بڕۆ لێ دانیشە بە ئەمیش بنەکەن بۆ دانیشە ئەڵە جێم بکەن تخۆ هەندێکە جێم بکەنە گازیێت نییە ئێ ئەتوکوی کاکە باشی وزدكم وڵا باشم ئەتوکوی عيبين لك دارون هەڕۆیش نەکەنیە هەرمانەکەی ئەوە شەرواشە خراپ نییە چ دەکەی بە چ خەریکی خرج عيمان داري ستان هەیە والله مرة مەڕوو بزني مەڕوو بزنتان هەیە خەریکی ئاژەڵ دارینە ڕۆژانە خەریکە و ئاژەڵانەی و ئەدی ئەوانش هەموو دۆست و قەدەری خۆتانن والله خزني باشە هازوو پێکەوە خردە بنەوە والله معدلة كان يشنا نایم أريوا ئەوە چی هاانیان دەنجی خۆشە والله اشتاق ندنق الخوش خۆ بەڕاستی وڵایەت برادەرێکی باشی کەسیانت توش نەکرد أريوا ئەوە یەکێت براها دەرێ برادەر تووشی کردێ دەنجی خۆش نیە دەرێ گۆرانی والله دنق الخوش چی بەسەر هاتە چی خۆش بصر هذا خوش سنبي النيو دام ڕکوت لە بیرنیان گۆ برادرم پێکۆ دایم خردە بنەوە وەنیێت خوا ئەت پێم برێ چی هاانیان بەسەر هاتی خۆش دەزوانی دەنجان خۆشە والله هيك كمان بصر بەسەر هاتە چ خۆش خۆتانم لە باسکە والله بصراتي خوش بودوي کولو ئەو دەمە چ ئایبیتی دەوڕە قچێک دادەنیشێ فکر لێ بکۆ بزانام ستان دێتە مێشتی أخوي استلو دم جودني بصراتي ئەوە چی تو ئەوی تەنیشتە والله كوري بول کوڕی پل نای بۆ ڕێزە عبد الله کاک عەبدوڵڵا باش کاکە نای بۆ ڕێزە مەولان کاک مەولان وڵاهی کاک مەولان نائێ مەولانیانی چە وڵاهی ناوەکی خۆش و جیاوازە کوڕی پولی کاک عەبدوڵڵای بەری بەسەر هاتێکی خۆشم لە بجێ ڕۆئی خۆتان ئەنگۆ هەموو گەنجم پێکەوە معنای هەیە هیچ بەسەر هاتێک نەبی وڵای لەو دەمە هیچ وان بەبیر دێڕەبی لە شتان ساابیەوە شەرهەوە باش ئەنگۆ لە تەسوورمان دەکەن لە نای قسەمان لۆ بکەن وەرە ئەنگۆ ژوەرن وەرە وەرە تەسوورکەم برام تەسوورکە وەرە بزانم وەرە بزانم کوی باشی تەندروستی باشە هەموو دۆست و برادێریەکەنەوە لە دەهاتی دانیشی بەس هەمووی عزیلیا لە پشتەوە ئەت تازە هاتی ئێدە باشە ناو چییە کاک محەممەد خەریکی چی ئیشی دەکەن ئیشی کاش ئیشی کاشی دەکەن بی لە شتان سابتە کاک محەممەدە ئەت بەسەر هاتی خۆشم لە بۆ باس بە لەگەر ئەو دۆست و برادەرانە شتێکی وانە جیهانیان دەنجیان خۆشە بەخۆی لەکنەمەکەم دەنخۆش نییە خۆ بەڕاستی ئەتو کوڕی مەلای وەنیە باشە یەک مزگەوت لەو گوندەی هەیە ئەتو ناچی بانگ دەی بەخوای کەم دەنگم خۆش نییە یان دەبی دەنگت خۆش بێت زەرچی بانگ دەی چێ بانگ دەداتن لە مزگەوتێ زیاتر خادیمەکان بانگ دەدەنیان ئەوەی دەنج خۆشە ئەوەی دەنجی باشە ئەوانە کەس دەنجی خۆش نیە ئێستا بانگەکڵای شتاقیان یعنی نەلۆ بانجی نەلۆ گۆران و شتیاوەرە ئەدی بەس خۆ بەسەر هاتی خۆش گەر برادران حەقی بە دەنگ خۆشی نییە خەرخەرچی گوندی شەرە بۆتی ئستانگو کەستان بەسەر هاتێکی خۆشتان زۆر بە ئیشتی بەڕێم دەکەن دەرن کاکە بڕۆ ئازمان لێبینێت خواوەکو دەبێتە چیمەکەم پیرێژن و پیرە مێردانیش بەس ئەنگۆش گەنجن و گەنجی ئەو گوندەینەوە ونی ئەو کوڕە جوانە هیچوە برازاتە کەستان ژنتانە هینە هەموو هینایەکتان ئەو دوێ بێژنونیە ئەدەویستم برێم هەموو گەلە بە گچکەی ژنجا هینایەوەلو خۆ بەڕاستی ئەوەلو چەند چەمەسان تەمەندان چەند گچکێ کاکە وڵا 25 وەختی ژنی نایت وەختی مێ خۆ لە شاری هەیە لە گوندیە تا 25 ژنی نێنی وڵایی باشە ونێت خۆ وڵا ئەم پێم باشە گۆشکەی خۆتانە دەستان خۆشبی کاکە گەلێک مەمنون کەسی تا هیچ قسەتان لۆ نەکردم بەخوای زۆر بەیشتی گلێبی لەو گوندەی خۆ بەڕاستی دەرو ئێستا لۆم ناکەن تەڕە تەڕ دەستان خۆشبی خوا حافیز کاکە خوا حافیز خۆشەویستان پێم خۆشە کۆمەڵێک زانیاریتان پێ بڵێم لەسەر گوندی شەرەبۆتی گچکە لە زاری خەڵکەکە خۆیانەوە کە هەروەکو باسییان کرد لێرە خەڵکەکە بە ئاژەڵداری خەریکە پێشتر باغیان هەبووە بەڵام بەهۆی کەمی ئاو ئێستا ئەو شتە نەماوە زیاتر خەریکی ئاژەڵداری نەمە ڕوو بزن و ئەوانەیان هەیە بە خێویان دەکەن و
ئەو جا هەیە لە بۆ خۆیتی هەیە بەرهەمەکەی دەفرۆشتەوە و لێرە نزیکەی 90 هەتا 100 ماڵ دەژیتن گوندێکی زۆر کۆنە مێژووی دروستبوونی دیار نییە واتە گوندەکە زۆر لە مێژە هەیە سیمای گوندی پێوە دیارە و خەڵکەکە هەر بە زۆر سادەنە ینی کە من هاتمەنا ئەو گوندەی زۆر هەستم بە خۆشی کرد زۆر هەستم کرد کە لە ماڵی خۆمم زۆر دڵخۆش بووم کامڵۆ سەردانی گوندی شەرەبۆتی گچکەم کردو و بەردەوام دەبم و بینەرم بەر. ڕاوەستە کاکە ڕاوەستە. سەلام عەلەیکوم. کوی کاکە باشی؟ باشی سەلامەت باش. دەستارەکە ناخژێنی. باشی؟ خۆش بێخۆ سەلامەت باش. تەندروستیشت باشە؟ الحەمدولله لەخوا بەزیاد. لەخوای بەزیاد بیشاڵڵە زۆر باش بی ئەو چ دەکەی ئەتو ئەو هاتی ئەو گوندەی. وەڵڵای عەشیا دەفرۆشین. ئەشیای دەفرۆشی. بەڵێ. ڕۆژانە دی؟ ناوەڵە هەفتانەیە. هەفتانە دی. هەفتەی چەند جار؟ وەڵڵا هەفتەی ڕۆژێک. هەفتەی ڕۆژێک دی. بەخۆت خەرچی چێن دەری؟ بنەسراوە. خەرچی بنەسراوەی و هەر جارە دەچێ گوندەچیان هەر وەڵڵا دەگەڕێن لە زۆر جێ. لە زۆرجی چاک دەکەن ها گوند لەوانەیە و دوکانی ئەو شتانەی لێ نەبیتن بۆ دێن ئیشەشی زۆر باشە ڕبی لە شتا ساغ بیتن خەرچی بنەسراوی وەرخەریچی و ئیشەشی ڕبی قەلب ساغبی چەند سارە هاتچۆ گوندەی دەکەی تقریبا 4 سارە و سار 4 سارە هاتە مشتری باشتەیە الحەمدولله باشە نرخەکان ئەوەی ئەتو دەینێ ئێرە جیاوازی هەیە لەوەی مەسەلەن ئەو هەر ئەو شتانە بکڕی بچی لە دوکانەچی بکڕی هەرزانتر دەفرۆشیان تقریبا هەرزانترە ئێمە تقریبا هەرزانتر ئەرێ وڵای ئێمە لەبەرەوەی ڕۆژانەیە دەیفرۆشین ڕای ناگرین بەس شتێک استیفادەی تێدا بی دەفرۆشین ئەوە نییە برێ هەردای بنین دوکان بی و ببینێتەوە ببینێتەوە دەتێ زوو بڕوات ئارێوەڵە ڕۆژێ بە ڕۆژێ دەچینەوە کۆگە بارەکەین ڕبی لە شتان ساغبی دەستان خۆش بیتە وڵای ئیشێکی باش دەکەن لەبەر خەرچی گوندیش پێویستیتی بەڕاستی دەستت خۆش بێ خۆشبی سەلامەتی گۆشت سپاست دەکەم بە خێرتی ئەتوش بە خێرتی سەرەر دوو چاو بیاخوا دەست خۆشتان لێ دەکەین بە کەناڵەکەتان بەخێر بێن بخێراتنتان دەکەین گەلێک دەستان خۆش بیاخوا گەلێک مەمنون بەخێرت سەر چاو اینجا خۆشەویستان هەر لە گوندی شەرەبۆتی گچکە مزگەوتێکی زۆر جوان هەیە کە خەڵک لێرە سەردانی دەکەن بۆ نوێژ و عیبادەتی خۆیان و هەروەکو باسیشیان کرد ئەگەر بێگانەیەک بێت لە مزگەوت لا دەدا ئەوان دەزان کە خەڵکی ئێرە نییە و شتێکی پێویست بە یارمەتی دەدەن و هەر لەو گوندە قوتابخانەی تێدایە تاوەکو شەشی ئامادەی تێدایە واتە ئەوانی دەوروبەری دێن لێرە سانەوی دەخوێنن واتە ئامادای دەخوێن و دواتر یەکسەر بۆ زانکۆ. خۆشەویستان ئەوەی بینتان پرۆگرامی ئەمڕۆی تامی سەر ڕێگا لە گوندی شەرەبۆتی گچکە هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەر ڕێگا لە گوندێکی دیکەی ئەم کوردستانە جوانە خواتان لەگەڵ.